هەر بۆ قسەکردن لەسەر هەڵبژارنەکانی ئیسپانیا کە چێبڕچیەکە لە نێوان هەردوو پارتی سۆسیالیستی چەپ بە سەرۆکاتی پێدرۆ سانچێز کە ئێستا سەرۆکوەزیرانی ئەو وڵاتی، هەروەها پارتی گەلی ڕاستڕە و بە سەرۆکاتی ئالبێرتۆ نونێس ئێستا لە هەڵبژاردندان تا ساعت 9 شەو هەڵبژاردن دەرگاکانی بنکەکانی دەنگدان یاخود دەتوانن دەنگدەران لە ئیسپانیا دەنگ بدەن. بۆ قسەکردن لەسەر ئەو ڕۆژەی کە ئێستا لە ئیسپانیا دەگوزارێ هەڵبژاردن چۆن بەڕێوە دەچێت، گفتوگۆ لەگەڵ بەڕێز ئایدن ئۆستان نوێنەری کاربڕێکەری حکوومەتی یاریمی کوردستان لە ئیسپانیا لە مەدریدەوە لەگەڵمان دەبێت. بەڕێز ئایدن سڵاوت لێبێت، هەڵبژاردننی ئیسپانیا ئێستا چۆن بەڕێوە دەچێت؟ زۆر سپاس. لە ئێستادا هەڵبژاردنەکان بەپێی ئەو ئامارەی کە لە بەردەستیان ئەم سەعات 2:30 پاشنیەڕۆ لە سەدا 40.45 خەڵک دەنگی داواتە بەراورد لەگەڵ ساڵی 2019دا 2 پوینت زیاتر خەڵک لە ساڵی 2019 بەپێی ئەم کاتژمێری کە دیاری کراوە خەڵک دەنگی داوە. لە ئیسپانیا لەم ساڵی 2023دا 37 ملیۆن کەس بۆی هەیە دەنگ بدات. 35 ملیۆنیان لە ئیسپانیا، 35 ملیۆن پوینت 450 هزار تقریبا لە ناو ئیسپانیا هەیە، 2 ملیۆن و نیو زیاتر لە دەروی ئیسپانیا هەیە. ئەوەی دڵخۆشی بە حیزبەکانە کە ئەم ساڵ بەراورد لەگەڵ 2019 ئەوانەی کە بۆ یەکەم جار دەنگەدەنواتە تەمەنیان بۆتە 8 ساڵ مافی دەنگدانیان هەیە لە 1,600,000 تێپەڕیوە. باشە، بە شێوەیەکی گشتی ئێستا ڕۆژەکە چۆنە؟ خەڵک بەپەرۆشەوەن بچن بۆ دەنگدان و چێبڕچیەکە لە نێوان هەردوو پارتەکەدا کامیان، یانی ئەو قسە و باسانەی هەیە هەم لە میدیا هەرچەندە هەڵبژاردنەیەدی هەر میدیا و قسەی خۆی دەکات، بەڵام بە شێوەیەکی گشتی ئەوەی کە هەستی پێ دەکرێت کامیان لە چێبڕچیەکەدا لە پێشترن. بەڵێ، وەکو دەنگدان لە کێبڕگەکە لە ئێستادا زۆر زووە، بەڵام لەوانەیە ئامارەکانی سعات 6:30 بە کاتی مەدرید پێشبینیەکی بەرچاو ڕوونترمان بداتێ. ئەگەر بگەڕێنەوە بۆ 3 هەفتەی ڕابردوو وەک بەڕێزتان ئاماژەتان پێدا، پارتی ڕاستڕەوەکان کە بە سەرپەرشتیاری نینۆس فەیخۆیە جیاوازیەکی زۆری هەڵبوو بە پێو ئاماری ڕاپرسیەکان کە هەبوو لە ڕێی سۆشیال و پلاتەفۆرمەکانە. بەڵام بەوەی ئەو دێباتە تەلەڤیزیۆنانی کە کرا لە 2 هەفتەی ڕابردوودا هاوشێوەی ئەو جیاوازی خاڵە کەمتر بۆتەوانێت، بۆیە هەتا دوێنێ شەویش سیاسەتمەداران و ئەوانەی کە لە تەلەڤیزیۆنەکان پێیان وابوو خاڵەکان جیاوازیکی ئەو توی نییە. پێم وایە هەتا ئەم ئێوارەیە سعات 6:30 و ناتوانێت پێشبینیکی ئەو تۆ بکرێت کامیان با بڵێن براوە دەبێت. لە هەمان کاتە حکومەت ئەوەی جێی دڵنیابوونە کە هیچ لایەکیان چەپەکان نە پارتی سۆشیالیستی چەپەکان و نە پارتی ڕاستڕەوەکان ناتوانن بە تەنیا حکوم بکەن، پێویستیان بە تەواوکەرە. لەمەشە پارتی ڕاستەکان لەگەڵ ڤۆکس کە بەرنامەیەکی ڕادیکالتری هەیە وەک لە ڕاستەکان دەیانەوێت لەگەڵ ئەوانە بە هاوبەشی حکومەت پێکبێنن ئەگەر پێویستیان پێ بوو، و چەپەکانیش بە هەمان شێوە دەیانێت لەگەڵ ئەو لایەنانەی ترە کە با بڵێن چەپی سۆشیالیستەکانن بە تایبەتی لە هەرێمەکانی تری وەک هەرێمی کەتەلۆنیا و هەرێمی باسک و ئەمانە بتوان یەک بگرنەوانێ ڕێژەی خاڵەکانیان بەدەست بێنن بۆی بتوان حکومەت بگرنە دەست. کاکە ئایدن، قسەیەکەیە هەم لە ناوخۆی ئیسپانیا هەمیش لە دەرەوە چاودێران باسی لێوە دەکەن دڵنە ڕەنگە لەم هەڵبژارنەدا پارتەکەی ئالبێرتۆ نونێس پارتی گەلی ڕاستڕە و بەسەرکەوێت بەسەر پارتی سۆسیالیستی چەپ بەسەر پارتەکەی پێدرۆ سانچێز. ئەمە تا چەند ڕاستە؟ بەڵێ، وەک ئاماژەم پێکرد لە پێشتردا 3 هەفتە لەمەو پێش بەرچاوڕوونیەکی زیاد هەبوو وەک لە 2 هەفتەی ڕابردوو. بەڵام لە ئێستاشا هەتا دوێنێ شەویش ینی کەیتر بە شێوەیەکی فەرمی بابەتی هەڵبژاردن و ڕێکلامکردن بۆ هەڵبژاردنەکان دەنگدان داخرا، هەر پێیان وایە
فەیخۆ واتە پارتی ڕاستڕەوەکان حکم بگرێتە دەست لەگەڵ ڕادیکاڵەکان. بەڵام ئەوەی جێر سرنجە ئەم بەیانە فەیخۆ لە دوای دەنگدان لە قسەکردنەکە داوای لە خەڵکە کرد کە هەوڵ بدرێ زۆرترین دەنگ بەدەستبێنێ بۆ ئەوەی پێویستی بە ڕاستی تونڕەوەکان نەبێت. بەڵام ئەویان زۆر قورسە چکە پێویستی نزیکەی بە 175 کورسیە بۆی بەتەنیا بتوانێت حکومڕانی وڵات بگرێت دەست. کاگایدن جارێکی دیکە سڵاوت لێبێت ئەم هەڵبژاردنە لەم هەڵبژارنەدا ینی بانگەشەی کام لایەن کام پارت بۆ ینی ئەگەر تەرکیزی لەسەر بکەین و لەسەر پرسی کۆچبەران ینی وەستانەوە لە دژی مەسەلەی کۆچبەران کامیان زیاتر تەرکیزیان لەسەرەوە دەکردەوە لە هەڵبژارنەکەن یاخود ئەگەر دەرچن کاری بۆ دەکەن؟ بەدڵنیاییەوە ئەگەر حیزبی ڕاستڕەوەکان دەرچن لەگەڵ ڤۆکسە هاوپەیمانی بکەن بۆ پێکەنانی حکومەت، بەدڵنیاییەوە لە دژی تەواوەتی کۆچبەرانن بۆ وڵات کە ئەوە حکومێکی کۆنڤەرسێتە ینی کۆنەپەرستیە زۆرجار زۆر ڕادیکاڵانە بیرەکاتەوانێ ڤۆکس. بۆیە ئەوروپا حەزی لەو شێوازی سیاسەتە نییە بە شێوەیەکی گشتی. خەڵکی ئیسپانیا حەزیان لەم جۆرە سیاسەتە هەیە، حەزیان لەم حیزبە هەیە کە پێڕۆ پرۆگرامەکەی ئاوهایە. خەڵکی ئیسپانیا بە تایبەت نە بە شێوەی گشتی نەخێر، گشتی نەخێر بۆ چوونەکانیان لەگەڵ زۆربەی خەڵکی ئێرەیە یەک ناگرێتوانێ. بەڵام هەمیشە ئەوەش بزان لە وڵاتێکی دیموکراسیە دەبێت گۆڕانکاری هەبێت. 4 ساڵ جارێک بە 8 ساڵ جارێک بێ گۆڕانکاریەکانیش لە ڕێگەی دەنگدانەوە کرێت چکە دەنگدان مافی تاکە و مافێکی دیموکراسیانە وڵاتێکی دیموکراتی بە دەنگدان پێش دەکەوێت بەڕاستی. زۆر باشە کاگایدن لەم هەڵبژارنەدا هیچ شتێکی چارەنووساز هەیە یاخود دەکرێت بڵێن هەڵبژارنێکی چارەنووسازە بۆ ئیسپانیا ینی هیچ شتێک لە ئیسپانیا دەگۆڕدرێت؟ بەدڵنیاییەوانێ هەمیشە گۆڕانکاری ڕوەدات لە هەموو هەڵبژاردنێکە. بیرمان نەچێت کە ئیسپانیا لە ئێستادا تا کۆتایی ساڵ با بڵێن سەرۆکایەتی حکومەتی ئەوروپا ئەکا پێدرۆ سانچێسە لە ئێستەیە. بۆیە ئەوە خۆی لە خۆیان یەکێکە لەو گۆڕانکاریانی ئەو کاتە نینوی فەرخۆز ئەدەبێتە سەرۆکی ئەوروپا. پاشان لە پرۆگرامی نیوەی فێخۆسەواتە ڕاستەکانە ئەوەیە بتوانێت چەند وەزارەتێک بۆ نمونەوە وەزارەتی مافی یەکسانی جێندە لابات و چەند وەزارەتێکی تریش هەیە دەیەوێت ئەو وەزارەتانە نەهێڵێت کەمکردنەوەی وەزارەتەکان و چەند بابەتێکی تریش هەیە وەکو بەرزبوونەوەی ڕادەی باج ئایا باج لەسەر کام کەسانە بەرز بکرێتەوە بۆ ئایندە لە ساڵی 2024. ئەمانە خۆی لە خۆیان کاردانەوەی ئەبێ لە هەمان کاتیشا بیرمان نەچێت کاتێک کە لە ناو ئەوروپایە بەشداری حکومەتەکەین زۆر جار ئەم دەسەڵاتانەی کە لە ناو حکومەتانی کاتێکگەنە دەسەڵات با بڵێن بە شێوەیەک بابەتەکان وەک ئەوە نەبوو پێشێک بچنە حکومەتەوە بۆ لەبەروی هەندێک جار سیاسەتەکە سیاسەتێکی ئەوروپایەوە ئەبێ هاوشێوەی وڵاتانی ئەوروپا شێوازی باج و چەند یاسایەکی تر هەیە یاسای کۆچبەران بۆ نمونە ڕێک بخێت و ڕێک بکەوێت لەسەری. بڵێ بەڕێز ئایدن ئۆستان نوێنەری کاربڕێکەری حکوومەتی هەرێمی کوردستان لە ئیسپانیا لە مەدریدەوە لەگەڵمان بووی. سوپاس بۆ تۆ ماندوومان کردیت کاکەیدن.